چۆن ئێمە ئێستا ئەگەر حاڵەتی ئێستای کوردستانی باشوور بخوێنین و نابێ ئەوە ئێهمالکەین کە ئەمریکا وێڵە لە دوی نەوت نابێ بڵێن نەوت چ پەیوەندیەکی ئێستا بەسەر کوردەوە هەیە نا خۆی پەیوەندی بەسەر استراتیجیەتیشی ئەمریکایەکانەوە هەیە کە ئەیانوێن نفوزی وڵاتانی نەوتی بخەنە ژێردەستی خۆیان ئەیانوێ ئۆپک کە ئەو وڵاتانن نەوت بەرهەمەهێنن بخەنە ژێردەستی خۆیان بۆ ئەوی ئەوان نرخ بۆ نەوتدانن و هەروەها لە ڕێی نەوتەکەەوە خەڵکیی ترە چەوسێنرێتەوە لە ڕێی نەوتەکەەوە دەوڵەمەند دەبن لە ڕێی نەوتەکە شۆڕێ لە گەورەبوونی خەڵکیی ترەگرن بۆیە ئێستا ڕۆژ ئاوا کە منافیسێکی فکری سیاسی شارستانەتی ئێمە وەکو ئەهلی ئیسلام بە هەموو شێوێک محاولەکان ناوچەکانی ئەهلی ئیسلام دابڕدابڕ کرێن دابڕی خاک دابڕی ئومەتی دابڕی زمان دابڕی زارگۆتن و لەهجەکان هەر یەکێکیش لەمانە ئومێدێکی کیان دروستکردنی ئەداتێ بێەوەی هیچ شتێکی لەسەر دروستکە هەروەها منافەسەی نێوانی ئینگلیزەکان و فەڕەنسیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا پێوترێ ئەو کاتەش نفوز و کارتێکردنێکی گەورەی هەبوو